ئافرەتێک دەڵێ لە دوای ئەوەی کەوا تووشی نەخۆشی بۆم چوومە لای پزیشک ئەملا و ئەولا وەڵامیان دایەوە کەوا تووشی ئەوە بوویتە کلێکانت بەکار نەماوە تووشی فەشەلی کلەوی بووە امرأة أصيبت بفشل كلوي وقد عانت الأخت من مرضها هذا كثيرا بين مراجعات وعلاجات أم أفرته كتوشي أو أبو عجزي كليا كاني متأكي ترد وسطي وتوا ولا كاردك بيا علي أملا وأولام كرد إمكانية زور باشا داوام كردو أخبار بلاو أبو چێ هەیە کلیەکەی خۆی بفرۆشێ من لێی دەکڕم بە چەنە پارەی گەرەک بێ ئەڵێ منش لە ماڵی خۆمم و ڕەقەم تەلەفۆنم بڵاو کردوتەوە بەملاو بەولادا ئەمەوێ کلیەک بکڕم بۆی لەگەڵ منداڵەکانمە و پیاوەکەمدا ژیان بەرمە سەر ئەڵێ خەبەریان پێمدا ئافرەتێک هاتووە بۆ نەخۆشخانەکە داوای تۆ دەکات و دەڵێ من کلیەکەی خۆمی پێدەبەخشم ئەڵێ چوومە ژوورەوە بۆ لای ئافرەتەکە پرسیارم لێی کرد نەکا کەسێک یاخود پیاوێکی ستەمکاریە بێ زاڵم بێ زەپری لێ بکا بۆی کلیەکەی بفرۆشێ ئەڵێ پێیم وت کەس زۆری لێت نەکردووە کە کلیەکەی خۆت بفرۆشی ئەڵێ ئەویش وەڵامی دایەوە سەری داگردووتی گریا لە بەردەسمە وتم بۆ دەگریەی وەڵامم بەرەوە کەس زۆری لێت نەکردووە وتی وەڵڵی کەس زۆری لێم نەکردووە بەڵام بەزەیم بە سێ منداڵم هەیە دوو کچ و کوڕێکم هەیە پیاوم نەماوە کەس نییە ئاورێکمان لێ بنداتەوە کە کاتیان خەبەرم بیست بۆی منداڵەکانم وەکو منداڵی خەڵکی بژێت وەکو منداڵی خەڵکی بتوانم خواردن بخەمە بەردەستیان کە جەژن دێ جلی جوان بکەنە بەریان وتی ئەوەیە وای لێم کردووە هاتوومەتە بەردەستی تۆ کلیەکانم دەفرۆشم وەیلا کەس زۆری لێم نەکردە نەبوونی وای لێم کردووە ئەمش دەڵێت ئەم ئافرەتەش دەڵێ وەڵڵی خۆم بۆ نەگیرە وتی ئەو پارەی کە بۆ کلیەکە دامنا پێیەم وەدو ئەم پارە بەرە و کلیەی تۆ کلیەکانی تۆم ناوێت ئەلێ کە پارەکەم دا پێی ڕۆیی لە دوای ئەوە کە گوایە بگەڕێم کەسێکی ترە بێ کلیە بفرۆشێ بەڵام ئەو پارەی کە دام پێی ئافرەتەکە ڕۆی وتی پێی وت کلیەی تۆ بناوێ بڕۆ ئەو پارەی سەرف کە بۆ منداڵەکانت ئەلێ وەڵڵاهی دوایی مدەیە گەڕامەوە کەس نەبوو گەڕامەوە بۆ لای ئەو دکتۆرەی خۆم کە کاتێک هەم تەحلیل و ئەوانەی بۆم کردەوە ئەمجا سەیرەکەم پێدەکەنێت و سەیرم دەکە دکتۆرەکە دەڵێ پێم بڵێ تۆ چیت کردووە وتی پێی وتم بۆ وتی وەڵڵاهی کلیەکانت هیچ عیبی نییە بۆ لەبەر ئەوەی بەزەی بەو ئافرەتە هات ماڵی بەخشی بەبێ ئەوەی کلیەی ئەو ئافرەتە دەربکرێ کلیەکانی ئەم گەڕایەوە لەبەرەوەی خودای گەورە توانای هەموو شتێکی هەیە لەبەرەوەی ئەمە حەدیسەکەی پێغەمبەری خودای جێبەجێ کرد ارحموا من في الأرض يرحمكم من في السماء بەزەیتان بەوانە بێ کە لەسەر عەرزە پەروەرگار لەبان عەرشەوە بەزەی پێتانە دێ ئەم ئافرەتە بەزەی بەو ئافرەتە و منداڵەکانی هات خۆی بۆ نەگیررە بە بۆنەی منداڵەکانیەوە هاتووە کلیەکانی دەفرۆشێ ئەم بەزەی پێ هات پارەکەی داپێ و کلیەکەی لێوەرنەگرت پەروەرگارش لەبان عەرشەوە بەزەی بەو ئافرەتەیە هاتەوە کەواتە با بەزەیمان بە یەکتر بێ ئەو کاتە پەروەرگار بەزەی پێمان دێتەوە